بۆزانیاری زیاتر ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پامنێرمان لە شاری سلێمانی لەگەڵدایە. ڕاستی سڵاوت لێبێ لە ڕۆژی جیهانی نابینایاندا چ چالاکیێک بەڕێواچێ و بارودۆخی ئەم توێشە لە شاری سلێمانی چۆنە؟ بەڵێ ماوەستا عەباس سڵاو لێ و لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارە لە ساڵی 1940ەوە گۆچانی سپی دیاری کراوە وەکو ڕۆژێک بۆ ڕۆژی جیهانی نابینایانی جیهان لە شاری سلێمانیش لە سەنتەری ڕۆشنایی بە ئامادەبوونی بەڕێزان پارێزگاری سلێمانی هەروەها بەڕێوەبەری چاودێری و کەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لێرە ئاهەنگێک ڕێکخراوە تێدا مەراسمێک بەڕێوەچێ و لە چەند بڕگەیەک پێک هاتووە وتارەکان پێشەش کراوە. ئێستاکە ساتی دابەشکردنی گۆچانی زیرەکە بەسەرەوە بەڕێزانی کە نابینان و لێرە پەیامی جۆرا و جۆری هەنێ من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای بەڕێز ماوەستا عومەر گوڵپی. ماوەستا عومەر ئەگەر تەشریف بێنیت ڕاستەوخۆ لە خزمەتا بین. ماوەستا سڵاو لێ سوپاسم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ چۆنە مەراسیمەتان ساز کرد و دۆخی نابینایان لە شاری سلێمانی لە چ ئاستێکدایە؟ گۆچانی سپی بۆنەیەکی جیهانیە. ساڵانە لەم بۆنەیە هەڵمەتێکی ئیعلامی و چالاکی دەستپێکە بۆی هاوڵاتیان و کۆمەڵگە گۆچانی سپی بناسنەوە. ئەو کەسانەی کە هەڵگری گۆچانی سپین بزانن ئەوە نابینایە، ئیتر بۆی ئەرکیان بەرامبەر جێبەجێ بکەن. هاوڵاتیان، پۆلیس، دەستگاکان، دامەزراوەکان، شۆفێرەکان، چکە بەڕاستی هاوڵاتیانی نابینا پێویستیان بە هاوکاری دەوروبەر زۆرە، پێویستیان هێندێجار بەدەستگرتن هەیە، بە یارمەتی هەیە، بە ئاگالێبوون هەیە. لە بنەمایە گۆچانی سپی ئەمەیە، یعنی نیشانەیەکە بۆ ئێمە نابینانی پێبناسینەوە بێجگەلەوەی گۆچان بە تەبیعەتی خۆی ڕێگەش پیشانەدا بۆ نابینایان. ئێمە ئەم سنتەری ڕۆشناییمان ساڵانە بۆنەکان کە تایبەتن بە نابینایان گرنگی پێدا، ئەم ساڵیش بە هەمان شێوە چالاکیێکی ئەنجام داوە تایدا و لەگەڵ ئەوەشە لە ڕێگەی برای بەڕێز کاک دکتۆر هەواڵەو بەکرەوە 70 گۆچانی سپی زیرەک کە خۆی ئیشارەتەدا بۆ دووری و نزیکی شوێنەکان ئامادە کراوە کە بیرۆکەکە گەنجێکی کەمبینایە لە شاری سلێمانی و لە بەرهەمی خۆماڵیە کە لە شاری سلێمانی دروست کراوە. سپاس بۆ ڕێزمان عومەر گوڵپی. ماوەستا عەباس ئەگەر دەرفەتە بێم پێم خۆشە بڕۆمە لایەک دوو بەڕێز لەو نابینایانە بزانم هەستیان چییە و قسەیان چییە لەم ڕۆژەیە. کاکە سڵاو لێبێ لە کەناڵی پەیامەوە ڕاستەوخۆ لەگەڵتان پێمان بڵێ هەستت چییە و لەم ڕۆژە داوای چیەکەی؟ وەڵا ناتوانم کاکە تۆ پێمان بڵێ هەستت چییە لەم ڕۆژەیەوە داوای چیەکەی؟ وڵای ناتوانم قسەکەم ببورێ. قسەیەکمان بۆ بکە بزانین هەستت چییە؟ قسەمان بۆ ناکەن ڕۆمەلایەک بەڕێزێکی دیکە بزانم. کاکە سڵاو لێبێ ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانیەوە لە پەیامەوە لە خزمەتای پێمان بڵێ لەم ڕۆژە چ داواکاریەکەت هەیە و هەست بە چیەکەی؟ ئێمە ئەم ڕۆژە بەرزە نرخێنین. لەم ڕۆژەیە ئەم گۆچانەکە داهاتووە بۆ بەهۆی ئەوەی کە ئێمە پشت بە خۆمان بەستین و ئەرگ نەخینە سەر کەسانی تر، تەنها داوای یەکسانی یاکەین، تەنها داوای ئەواغین کە ئێمەش وەکو کەسێکی ئاسایی مامەڵەمان لەگەڵ بکرێ. منە ڕۆمەلایەن بەڕێزی دیکە کاکە سڵاو لێبێ ڕاستەوخۆ لە کەناڵی پەیامەوە لەگەڵتان پێمان بڵێ هەستت چییە لەم ڕۆژەیە ئەگە هەستیتە سەر بێ سوپاس دەکەم. بەڵێ من بەخێراتنی بەڕێستانەکەم هیوای سەرگەوتان بەخوازم بڵێ ئەم ڕۆژە کە یادی گۆچانی سپیە بەرزی ئەنرخێنین، بەڵام لەگەڵ ئەوەی کە یعنی بڵێن لە هەمان کاتدا ئەو واقعە دەژوارەکە ڕووی کردێتە بڵێن بەشەکانی کوردستان کە یعنی بەشێکی تری خاکی کوردستان کە ئەویش کوردستانی ڕۆژئاوایە کە هێزی داگیرکەر و هێزی چاوچنۆکی هێزی بڵێن یعنی چاوبەرچی بەڕاستی کە ئەو ورداوە گورچک بڕی هێناتە ئاراوە بەڕاستی کاریگەر بوو هەموو شتێکی یعنی لا ئێمە لێ بردبێنێتەوە. ماوەستا عەباس ئەمە کۆی و مەراسیمە بوو کە لێرە بەڕێوە ئەچێت. بەڵێ ڕاستی حەمامین پامنێرمان لە شاری سلێمانی زۆر سوپاس.